لاری پێشکۆتایی جامیانەکانی عێراق و لە سەر یاریگای شەعب لە شاری بەغداد یانەی حودود پێشوازی لە هەولێر و هاندرە زۆرەکەی کرد. دەستپێکی هەوڵەکانی گۆڵ تۆمارکردن ئەم هەڕەشەی شێرکۆ کەریم بوو بۆ سەر گۆڵی خاوەن ماڵ. هەڵۆش هەوڵیدا تۆپەکەی دوور بوو لە گۆڵ. موستەفا مەحموود زۆر نزیک بوو لە گۆڵ بۆ حودود، بەڵام تۆپەکەی چوارچێوەی گۆڵی نەبڕی. ئەم لێدانە سەرێ ئەحمەد ئیبراهیمیش مەترسیدار بوو. سەگەر عەجیلی گۆڵپارێز کۆنتڕۆلی کرد. موستەفا مەحموود دەرفەتێکی دیکەی ئاسانی بۆ ڕەخسایەوە، نەیتوانی گۆڵی لێوە بەرهەم بهێنێت. ئەم لێدانەی مونتەزڕ عادلیش مەترسیدار بوو بە نزیک گۆڵەوە چوویە دەرەوە. نیوە یەکەم بەبێت تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. نیوەی دوم دەستی پێکرد لە یەکەم هێرشی ڕاستەقینە لە خولەکی 53 بە ئەسیستی عەلی شاخەوان. مەحموود خەلیل هەولێری بە گۆڵی یەکەم پێشخست. الهدف الأول من علي شاخوان، استلم لف ودار لها مراقبة. جم و جۆڵە جوانەکەی شێرکۆ کەریم خەریک بوو گۆڵی دومیش بەرهەم بهێنێت. حودود بە دوو لێدان بە خێرایی وەڵامی هەولێری دایەوە. حوسێن جوولی گۆڵپارێز تۆپەکانی گێڕایەوە. بەرگری هەولێر پۆڵاین دەردەکەوتن بەرامبەر فشارەکانی حودود. کوڕانی قەڵاو منارە با دوو لێدانی محەممەد موحسین و عەلی شاخەوان هەڕەشەیان لە گۆڵی تیپی بەرامبەر کرد. هەرچەندە حودود هەوڵی دەدا بە گۆڵ یەکسانی بگات، بەڵام ئامانجەکەی هەولێر گڕوتینی بەیارزانەکان بەخشی بوو. بە هیچ زۆرێک ڕێگە بە تیپی خاوەن ماڵ نەدەن بە گۆڵەکەیان بگەن. ناوبژۆن بێدەنگی بەرامبەر ئەم حاڵەتە نیشاندا. دوجار دوای 90 خولەکی کاتی ئاسایی و 5 خولەکی کاتی زیادکرا و هەولێر بە گۆڵێکی بێوەڵام لە حودودی بردەوە و گەیشتە یاری کۆتایی جامیانەکانی عێراق. چاوەڕوانی براوە یاری قۆتزەویە و کەرخ دەکات. هەولێر یەکەم جارە لە مێژوویدا دەگاتە یاری کۆتایی. هەوڵ بۆ بەدەستێنانی نازناوەکە دەدات تاوەکو وەرزی داهاتوو لە جام یەکێتییانەکانی ئاسیا یاری بکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام.